سڵاو نایب، من ڕانیم، خاوەنی کێوەڕەش و ئازادەڕەشم. ڕاپەڕینێک لە ڕۆڵەکانی دەواازەی ڕاپەڕین، گڕێک لە گردارگەکەی ڕانیە، هەڵکردنی ئاڵای نایاب لە ئاڵا هەڵگرانی وەرچەرخانی سەرکەوتن، ئامادەکاریەک بۆ تێڵکێشانی یادەکانی نەورۆز و گەیشتن بە نایاب. زریانێک دێت و ئەرزی بەرزیانەکانی نایاب دەخاتە لەرز. ڕێپێوانکردنی ڕانیەکان بە کۆتا دێت و دەگەنە کۆتا خاڵ و کۆتا هێڵی ڕێگای دوورە سنوور. لە قەراغێکی خاکی نایاب کەشتەکەیان ئەوەستێت و خۆیان ئامادەکەن بۆ تێکشکاندنی هێزگەلەکانی نایاب. بەدەیان قەڵغان بەدەست و زرێپۆش، بەبێ ترس و بە جۆش و خرۆش. ڕانیە تەقتەق لە دەرگای نایاب دەدات و دەیەوێ بێت و نایاب داگیر بکات. ڕانیا کورتەنامەیەکی پێوەڵێت: ڕانیەم و دێم و پەیامی سەرکەوتن و دەستکەوتی گەورە لە گیرفانما، هاندەر و پاڵپشتێکی زۆر وا لە شانما.